کە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم ئێرە بەخۆت بچی باست کرد ئاخر حدودا تا ئێستا لەو حدودەوە یەک نەفەریش تێ نەپەڕیوە زۆر یعنی زۆر زەحمەتیش یەک نەفەریش تێپەڕی تەنەن دایرەی پۆلیتیکۆی ئاسیلۆ یۆنانیش تەماوی یەک مانگ ڕایگرتو تەنانەت ئەوەی پێشترش لە داخل بە هیچ ئەوراقەچیان نادەنەیە هیچ ئەوراقەچیان نادەنێ ئەنی قۆتەکە یەک جار زۆرە بە هیچ نەوعێک لە خاچی وشکانی یەک نەفەر قوتار نەبوو لۆشی نییە قوتار بیان چکە ئەوەندەی جێیشلی ینی لە بەیانەوەگە سیرکەین لە بەیانەوە لێروکانم چەندین جێیش هاتیە تەنانەت یەشێتی ئەوروپا پاش ئامادەی خۆی نیشاندا کە جێیشی خۆی بنێرە لێروکان ئەو سنوورەتونکە بەڵام لە دوێنەوە لە جەزیرەکان ڕۆیشتووە دوێنە 450 نەفەر تا ئێستاش لە ناو سەعەکان ماونەتەوە بەبێ خێمە ببێ خواردن بەبێ ئەو بەبێ هیچ شتێکتەنان هیچ منەزەمەیەکی ناتوانێت داخولیان کەوی ئەو منەزەمانەی کە هەنە لە جەزیرەکانیش ئەوانش دوێنەشەی لەلایەن عنسوڕەکانەوە سووتاندراون پەیاماتە بۆ ئەو خەلکێن وێگا لە تورکیا بەتایبەت کورد گۆگۆداری مەدکەن چ بکەن کەس نێ هەمی درەوە هەمووی درۆیە کەس نێ ئەو ئێستا لەو بینی ئەوبەری هەمووی قفل بووە نە تورکیا لێ دەگەڕ بگرێتەوە ئەستەمبۆل نە یۆنان لێ دەگەڕە داخل بێ ئەوانەی لێرەوە قفل بوونە ئەوەی دەریایی دەچی ئەوانش هەر دیپۆر دەکرێنەوە لۆک ئاوتە هەمووی لۆک ئاوتە هەمویان بەجیاوە دادنێن ئێستا چەند ڕۆژێک پێش ئێستا هەر بەخۆی حکوومەتی یۆنان یەک باخیرە جێیشی نارد لەوێ ئەو کەمپانیەوەش کاتە داخراوە بە تەواوی بە داخراوە زاید ئەوانەی کە دێن ئەو دەمێکە و قانونە هاتە دەرێ ئەوانەی کە لە جەزیرەکان داخل دەبن ئەوانە ڕاستە خودی پۆرتی ئۆبەری دەکرێنەوە خەلکێ دەنە خەلکێن وێ دەری هوند ناو کوردان دەنە ئێبەری هاتنە ئەگەر کەسێک تووشی پۆلیسی یۆنان بوو یان جەندەرما ئەوانی کۆماندۆوان بوون چ لێ دکن لێت خانیان ئەو ئێستا ئەگە سەری ئەو وەس ئێستاکە وەسەکە زۆر شلۆخە وەسەکی ئاسان نییە ئەوە ئاسانی زارش کە لێ ناگەڕێ داخل بی چکە زۆر ئەگە سەیری ناو کەمپەکانی ناو ساڵۆنیک و دەوروبەری ساڵۆنیشکەی هەنی لە ناو خێمەش جێ نییە نە خێمە جێ هەیە نە منەزەمەکانیش وەریان دەگرن ڕاوەسان زۆر زەحمەتە زۆر